سپاس بۆیەوە طبعا سەرەتا بگەڕێنەوە بۆ سەرەتاغانی دروستبوونی ئەم کابینەیە کە هەڵایەکی زۆر گەورەیان کرد کە ئەم کابینەیە جیاوازە بێ لە کابینەکانی پێشوو بێگومان ئەوان ڕاستیان کرد زۆر جیاواز بوو چونکە زۆر وێرانتر بوو لەوانەی پێشوو ئەوان ڕاستیان کردەوەیە کە ئەم کابینەیە جیاوازە بێ بەوەی کە هەموو ئەو سێکتەرانی کە بە حساب خەدەمین و لەلایەکی شەوانەی کە ئەمنین زیاتر وێرانترە بن و بە هیچ شێوەیەک خزمەت بە ژیان و بە گوزەرانی ڕۆژانەی خەڵک ناکەن. تۆ سەیری کەرتی تەندروستی بکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێران بوو نەچێت تۆ سەیری کەرتی پەروەردە بکە یعنی جێی قسە و باز نییە و هەر جێی ئەوە نیە ئەسڵەن قسەی لەسەر بکرێ تۆ سەیری مەسەلەی خوێندن کە سەیری ڕێگەوبان کە سەیری مەسەلەی گەشت و گوزار بکە لە سنووری ئێمەیە کە ئێمە نیشتەجێین مەسەرەن لە قەزای کەلارە ڕووباری سیروان کە تەبیعەتێکە و خوا پێیداوە و بە تەنیشتی شاری کەلارە تێ ئەپەڕێ ئەوە لە فترەی 30 ساڵی حکومڕانیە تاکەیەک پرۆژەی خزمەتگوزاری و با بڵین گەشت و گوزار لەم ناوچەیان نەکراوە ئەگەر چی ئەم کابینەیە هەڵای ئەوەیان نەکرد بە حساب جیاواز بن لە کابینەکانی پێشووتر ئەمان خراپتر لەوانەی پێشوو هەنگاوێکیان نەناوە کە بێتە مای دڵخۆشی خەڵک لەم ناوچەیە و خزمەتکردن بە گەشت و گوزار لە لایەکی ترەوە ئەم بابەتانە هەمووی بێگومان بۆ حکومەت دەگەڕێتەوە من حەزەکەم سەرنجتان بۆ بابەتێک ڕابکێشم تەبعاً لە کۆندا لە با بڵین لە مێژووی دوورە پێش دروستبوونی حکومەتی مؤسساتی و دامەزرای و وەزارەت و ئەوانە خێڵ ناوچەکانی بەڕێوە بردووە ئەم شێوازی خێڵگەرایە ئەوە بۆ کە ئەو کەسەی دەسەڵاتی زیاتر بۆ توانێتی هەیمەنی خۆی بەسەر خەڵکەکانی ترا هەبێ و لەژێر فەرمانڕەوەی ئەوانە شێوازی ژیانیان ڕەسم بکرێ ئێستا ئەم حکومەتەی ئێمە ئەوەی کە لە واقعەیە غای بینین ئێمە بە هیچ مەسەلەن تام و وەکو ئەڵێ بۆن و بەرامێکی حکومەتی مؤسساتی لێ نایە چۆن ئەوەی کە هەیە هەمووی بە عیلاقاتە هەمووی بە پەیوەندیە لەسەر ئاستی شخصی و بە هیچ شێوەیەک بۆنی حکومەتی مؤسساتی لەم حکومەتە نایە تۆ سەیری کە ماوەی چەند جار ئەو وەفدانە سەردانی بەغداکەن بەوە دڵمان خۆشەکەن کە ئەم مانگە بەلاغێک پارە لە بەغداوە بێت بۆ هەرێمی کوردستان ئایا ئەمە چارەسەری ڕیشەی کێشەکانی هەرێمی کوردستانەکە بێن پرسیارە لاوان بکەین کە بێگومان جوابی جۆکەریان هەیە بۆ ئەم بابەتانە من ڕاست بێمە ئاماژە بەوە بکەم کە ئێمە ئەم حکومەتەی کە ئێمە لە سیاقا بێوەری بگرین ئەمە حکومەتی مؤسساتی نییە ئەمەی کە پێ ئەوترێ حکومەتی هەرێمی کوردستان و کابینە و ئەوانە لەسەر ڕۆشنایی و قسانە پێی ناوترێ حکومەتی مؤسساتی چکە لە ڕاستیە ناتوانێت بەدەم داواکاری خەڵکەوە بێ ناتوانێت ئەو خزمەتگوزارانەیە کە خەڵک پێویستێتی جێبەجێی بکە ئەسڵەن هەر جارە و هەر فترە و نزیکی هەڵبژاردن کۆمەڵێک بانگەشە و بە کۆمەڵێک خاڵی با بڵین بە کۆمەڵێک خاڵ کە لەسەر ئەساسێکی باتڵ بنیادنراوە خەڵکی دڵخۆشەکەن و دواتر هیچ دەرەنجامێکی نییە تۆ ڕاستە ئێستا وەرزی گەرمە بەڵام ئایا لە وەرزی سەرمایە چەند ساڵە نەودا بەشکراوە ڕاستە ئێستا وەرزی گەرمە بەڵام ئەوە دۆخی کارەبایە ڕاستە مەسەلەن جیاوازی هەیە لە نێوانی پار و ئەم ساڵە بەڵام ئەم نەخۆشیە مزمینە کەی چارەسەرە بێ حکومەتی هەرێم کەی دڵنیای بە ئێمادا موچە چارەسەرە بێ کەی ئایا چی پلانێکی بۆ ئەو سەدان گەنج و هەزاران گەنجە کە ساڵانە لە زانکۆکانەوە دەرەچن و زانکۆکان تەواو ڕۆژانە دەبینیت زۆربەی خوێندکاران کە زانکۆ تەواو دەکەن و پەیمانگا تەواو دەکەن وەک خۆیان دەڵێن کە خۆت باسی دەکەی بێپلانی و بێبەرنامەیە یان بێکار دەبن یاخود دەبێ بێنە سەر شەقام و بەردەوام گربوونەوە بکەن لە ئێسادا ئاستی پەروەردە کەرتی پەروەردە لە چه ئاستێکدا دەبینیت؟ لە ڕاستیە مەسەلەی زانکۆکان تۆ بێ بگەڕێتەوە بۆ مەهامی دروستبوونی زانکۆ لە ئەساسا کە زانکۆ دروست بۆ و لەو شوێنانەیە کە قەناعەتیانەوە بۆ پێویستە زانکۆ دابمەزرێ بۆ ئەوە بووە کە کەسێک پێ بگەێنن بە کارێک هەڵسێ بەڵام لە لای ئێمە ئێستا کە زانکۆکانی ئێمە کارگەیەکی گەورەی بەرهەمێنانی بێکارین ئەمە لە ئاسی زانکۆیە لە ئاسی پەروەردە و خوێندنە ئێمە زانین بە بڕووبیانووی ئەوان مەسەلەی نەخۆشی کۆرۆنا بوو کە پرۆسەی خوێندنیان بەو شێوازە لێ کرد کە دژمنەکانیشمان حەسوودی بە ئێمە نابن تۆ سەیری کە ئێمە بەحسمان هەیە لە ئەوەی مایۆ کلینیک دەستگای با بڵین تەندروستی ئەمریکی ئەڵێ
کەمترین مەترسی لەسەر تەمەنی مناڵ هەیە بۆ مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەوان هاتن زانکۆکانمان دەوامی هەبوو بەڵام لە ناوەندەکانی خوێندن و قوتابخانە و خوێندنگەکانە دەوامیان ڕاگرت بوو دەوامیان کردووە بە ڕۆژێک لە ڕۆژێک بە پێی ئەو داتایانی کە یاخود بە پێی ئەو بنەمایانی کە یونسکۆ دایناوە بۆ مەسلەی خوێندن پێویستە 180 ڕۆژ قوتابی لە خوێندنگەیە بمێنێتەوە و کە ئەکاتە ماوەی 2 کۆرسی خوێندن و 2 سیانزە هەفتەیی با بڵێن کە 26 هەفتەکە بەڵام ئێمە بینین هەموو پرۆسەی خوێندنی ئێمە کەمتر بۆ لە 6 یا 7 هەفتە کە ئێمە ئەزانین لە نەتیجەیە قوتابی ئێمە هیچ فێر نابێ و ئەوانیش من هەر گومانم هەیە ئەوان بیانەوەی قوتابی فێری هیچ بێ و ئینسانی ئێمە ئەسڵەن ئاگاداری دەوروبەری خۆی بێ ئەوان قۆناغ بە قۆناغکاریان کردووە لەسەرەوەی کە ئەو دەرچوانەی لە زانکۆکانەوە دەرئەچن دانەمەزرێن بە دوای ئەوە شاهاتونەتە سەر ناوەندەکانی خوێندن کە لە خوێندنگە و قوتابخانەکانە خۆیانە بینێتەوە بۆی ئەسڵەن نەوەیەک دروست ببێ هەر نەزانی هەر ئەلیف و با وەکو ئەڵێ قول و فول لە یەک نەکاتەوە. باشە کاک سەریاس کەواتە توانین وەکو هەر بەرپرسان کە خۆیان دەڵێن لە ئێستادا بڵین کەرتی پەروەردە کەرتێکی یاخود بە تایبەت ئەم 2 ساڵە پرۆسەی خوێندنی ئەم 2 ساڵە سەرکەوتوو بووە یان وەکەوەیە کە باسی دەکەین هەر نەخوێندرایە. ئەزانی خاتون بە مەسلەی پرۆسەی خوێندن ئەوان لە ئێمە باشترێ زانن بەڵام خو ئەوان یعنی گرفتەکەوەیە چاو لە نمونونەکانی دەوروبەری خۆیان ناکەن یعنی ئەوان ئللا ئەیانەوێ ئەم خەڵکە ڕاپەڕێ بەرابەریان و ئەو خەڵکت دەریان بکە لە حکومڕانی یعنی ئەمە بۆ ئەمە لە پێشترا بۆ جۆرێک لە حکومڕان بۆ کە نمونونەکەی نەبینیوە ئەمان بینیویانە ئەو حکومەتانی لە وڵاتانی عەرەبی هەبوو لە نزیکی ئێمە بوو لە عێراق لە پار و پێرارە خۆپیشاندەران چیان بەرامبەر حکومەت کرد و کابینی وەزاریان گۆڕی ئەوتە هەڵبژاردننی پێشوەختەکرێت یعنی ئەوان ئللا چاوەڕێن کە خەڵک هەڵسێ بەجارێک و ڕیان بماڵێ کاکە کە تۆ نەتوانی بەدەم خزمەتگوزاری و ئەو پێویستیانەی کە خەڵکەوە هەیەی نەتوانی ئەمانە دابین بکەی کەواتە ماهیەتی تۆ چییە کەواتە بوونی تۆ بوونێکی زیادەیە لە کاتێکا تۆ ئەو شتانەی کە بۆ خۆت جێبەجێیەکەی نەک هیچی کەمی نەکردووە زیایی کردو ئەو قاچاقچیانەی کە ئەیکەی زیایی کردەوە بۆ خۆت ئەو فڕوفێڵانەی لە یاسا و لە مەسلەی دانانی یاسا و لە بێبەهاکردنی پەرلەمان و لەو دامەزراوەی دادوەری ئەوانەیە تۆ هەنگاوی زیاتر ناوە بۆەوەی بیان شتێنی بەرامبەر خەڵک ئەمانە سەرنجام هەر تۆ بەرەو ئەوە با بدڕوخێنێ بەڵام 2 شێوازی ڕوخاندنمانەیە ئێمە 2 شێوازی لابردن هەیە شێوازێکیان ئەوەیە حکومەتێک خۆی ئەعلانەکە لە پەرلەمانەوە کە ئەڵێ ئێمەی تر ناتوانین بەدەم داواکاری پێویستیەکانی خەڵکەوە بێن شێوازی دووەمیان ئەوەیە کە خەڵک ڕائەپەڕێ و کۆتایی بە حکومەتەکە هێنێ کە من تەمەناکە مەویست دووەمیان ڕوونەدا چونکە هەرێمی کوردستانە ئەم واقعی کە هەیە یعنی تەمەنێکی ویستوەدارم یعنی ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێم کردووە تەنها چینی موچەخۆر و فەرمانبەری نەگرتوێتەوە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانیش هەیە کە ئەمە ئیشی ڕۆژانیان هەیە و چینی موچەخۆر نین بەڵام ئەوەی کە ئێستا ڕنگدانەوەی داوەتەوە سەر هاوڵاتیان چارەسەریان چیە بۆم گرفتانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لێرەدا کەوانیش چینێکی موچەخۆرنی کە گەرمانگانە چاوەڕی موچە بکەن و گرفتەکانیان کۆتایی پێبێت. ئەزانی خاتون یعنی کۆمەڵگە لە پێناسە کۆمەڵناسیەکە یەک وەکو ئەڵێن نەسیجە یعنی هیچی دابراو نییە لە ئەوی تر یعنی کە تۆ دۆخی موچەخۆر خراپێ دۆخی کرێکاریش خراپە کە دۆخی کرێکار خراپێ ڕاستەخۆ ئەگوێزرێتەوە بۆ مناڵی کرێکار ئەگوێزرێتەوە بۆ ئەو قوتابیانەی کە مناڵی کرێکارن ئەمانە هیچیان دابراو نین لە ئەوانی تر ئەم حکومەتەی ئێمە لەوەیە فەشەلی هێناوە جارێت تۆ بە ئەزانیە معادلەیەکی زۆر ئاسانە من بە کەسێک بڵێم کارێکم بۆ بکە بەیانی تا ئێوارە ئەبێ لە بەرامبەرە مقابل هەبێ حکومەتی هەرێم ناتوانێت مافی فەرمانبەرەکانی خۆی بدە کە ناتوانێت مافی فەرمانبەرەکانی خۆی بدە یان نەک ناتوانێت نایەوێ مافی فەرمانبەرەکانی خۆی بدە لە بەرامبەرە ئەمە سەرکێشێ بۆ ئەو کەسانەشی کە با بڵێن منتەسیبی حکومەت نین فەرمانبەری حکومەت نین ئەوانیش ڕاستە خۆ دۆخیان خراپێ بێ خۆتۆ یعنی ئەو خۆتانە بینن لە کاتێکا موچە ئەدرێ بە فەرمانبەران ڕاستە خۆ دۆخی بازارە گۆڕێ ئەمە پەیوەندی بە چیەوە پەیوەندی بەوەیە ئەم موجتەمەع دابڕاو نییە لە یەکتر وە هەمووی پەیوەندی بە یەکترەوە هەیە و ئەبێ ئەوەش بزانین جاری وا هەیە یعنی خەڵک لە لای ئەوە وەکو جۆرێک لە یەقینی لاتوە کە ئەم حکومەتە بەرامبەر بە فەرمانبەر خراپە نەخێر ئەم حکومەتە خراپە یعنی فەشەلی هێناوە بۆ دۆخی مناڵ خراپە بۆ دۆخی پیر خراپە بۆ دۆخی ژن خراپە بۆ دۆخی گەنج خراپە بۆ هەمووی خراپە یعنی خۆ چونکە موجتەمەع دابڕاو نییە لە یەکترەوە پەیوەندی بە یەکترەوە هەیە هەمووی
بەڵێ کاک سەریاز باس لەوە کرد کەوتت دەبێت هەر هاوڵاتی ڕاند ماڵە پێ دوایە لە ئێسادا گردبوونەوە و خۆپیشاندان و داواکردنی مافی هاوڵاتی تا چەند زەرورێتە تا چەند هاوڵاتی دەتوانێت لەو ڕێگەیەوە مافەکانی خۆی بەدەست بێنێتەوە. ئەگەر لە ڕابردووە خۆپیشاندان یعنی ئەگەر لایەنی سیاسی هەبوو بێ خۆپیشاندانی بە جۆرێک استقلال کردبێ لە پێناو ئەو بەرژەوەندیە کەسک و حزبایەتی خۆیان مەسەلەن لە پێناوی بەدەستێنانی مەنسەبایە شتی لەو بابەتەیە ئەمە شتێک نییە یعنی پێشکەوتن و تەتەوری مجتەمع لە شوێنێکە ناوەستێ لەبەر خاتری حزبێک ناوەستێ پێشکەوتن یعنی تۆ سەیریکە خەڵک بەرامبەر بەعز ڕاپەڕیوە ئەمە لە وڵاتانی ترا چەندین نمونەی جۆرا و جۆر هەیە ڕەنگە لەیرەیە دەرفەت نەبێ من ئاماژەیان پێ بکەم ئەم مجتەمەعی ئێمە جوایە ممکنە لە دۆخێک لە دۆخیکانە خۆپیشاندان بکرێ بتوانرێ سەرکوت بکرێ بەڵام ئەم خراپیانەی کە دەسەڵات بەرامبەر کە حکومەت بەرامبەر خەڵک و هاوڵاتی و فەرمانبەرهەیەتی پەرە ئەسێنێ و گەشە ئەکا یعنی ئەگەر ئێستا ئاسایی بێ مەسەلەن 4-5 هزار دەرچووی زانکۆ دەربچن و بێکار بن ئاسایی بێ 2 ساڵی تر ئاسایی نییە 3 ساڵی تر زۆر دۆخەکە خراپترە بێ و ئەم عەدەدە زیاکە ئەم بێکارانە زیاکەن ئەمیش هیچ پلانێکی نییە ئەم حکومەتە ئەوەی کە هەیەتی تەنها پروپاگەندەیە و لە نزیکی هەڵبژاردنەکانە وەکو مسەکەن مەجموعەیە شت بە خەڵکەڵێن کە خەڵکی ئێستا هەموو شتێکی ئەزانێ یعنی تۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تەعبیرە لە بەشێکی زۆرینەی مجتەمەعی ئێمە یعنی بەرپرسە باڵەکان کە قسەیەک ئەکەن خەڵکی تەحلیل بۆ ئەوڵ و ئەخیری قسەکەیانەکە ئەزانێ هیچی ڕاست نییە ئەمە ناتوانێت بەردەوام بێ ئەمە لە شوێنێکە هەرە تەقێتەوە بەڵام من گومانم نییە کە لەسەر کات وەستاوە ئێستا یا بەیانی لەسەر کاتە یعنی ئەمە ممکن نیە ئیلا ڕوئەدا و حکمی تاریخە زۆر باشە دەمێت لە کۆتاییدا باز لەوە بکەم کاک سەریاز چارەسەر بۆم بارودۆخە لە ئێستادا چارەسە و چارەسەرە چییە کە لێرەدا کۆتایی بەم بارودۆخی کاڕۆیی لە هەرێم کردووە بێنێت من گومانم هەیە ئەمان بتوانن چارەسەر بکەن ئەزانی چونکە ئەو واقعی کە هەیە ئەمانە خۆیان خوڵقواندۆیانە کەسێک ناتوانێت دۆخێک چارەسەر بکە کە خۆی بە مەبەست و بە بێمەبەست خراپی کردبێ چارەسەر بۆ چاکبوونی ئەم بارودۆخە هەڵبژاردن نابێت لە سای ئەمانەیە بکرێ تۆ سەیری کە بزانە یەک هەنگاوە ناوە بۆی دەستگەی ئەمنی لە چوارچەوەی حکومەتا بێ وە لە دەستی حزبان نەمێنێ ئێستا شانازی بە واکەن کە بەهێزی پێشمەرگەیانەیە و سەر بە حزبە کە ڕاستیە ما بوو وەکو عیبە بواە ئەبوو بە جۆرێکم بە تەفسیر بکرایە بیان تا ئێمە چەند ساڵ لە شاخ بووین چەند ساڵە حکومڕانین ئەبوو پێشمەرگە لە سای حکومەتا بێ بەهێزی ئەمنی لە سای حکومەتا بێ و باشترین چارەسەر بۆ ئەوە بۆ ئەم واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە گۆڕینی حکومەتە و ئێستا ئێمە هێزێکمان لەسەر پێ کە نەوەی نوێیە کە ستراتیژ و پلان و بەرنامەی دوورمەودا هەیە بۆ چاکسازیکردن لە حکومەتە و لە هەڵبژاردنەکانی پێشوشە بێگومان ئەمەیە بووە کە بە شێوازێکی ڕوون هەموو ئەو بەرنامانەی کە پێویستن بۆ حکومڕانی دای ڕشتووە و پەنجەی خستوۆتە وەکو سەر ئەڵێ هەموو برینەکان کە ئەم مجتەمەعی ئێمەی گرتوۆتەوە باشە کاک سەریاز پێ دوایە تەنها لە یەک زۆنە ئەم هەموو گرفتە هەبێت یاخود تەواوی هەرێمی کوردستانە بێگومان هەموو هەرێمی کوردستان وەکو یەکە ممکنە لێرە شتێک کەم بێ لە زۆنی سەوزا بابەتێک خراپتر بێ لە زۆنی وەکوڵێ زەردا کەمتر بێ بەڵام لەوێ بابەتێکی تر زیاترە و لێرە یعنی ئەم مجتەمەعی ئێمە ئەوان ئەیانەوێ بیکەن بە دوو بەشەوە ئەگینا لە ئەساسا پێویستیەکانی مجتەمەعی ئێمە هەموو وەکو یەکە لەوێ خەلەل لە دەواازەیە هەیە لە زۆنی زەردا لە زۆنی سەوزا هەیە لەوێ خەلەل لە خوێندنا هەیە لێرە هەیە لەوێ بێکاری هەیە لێرە هەیە یعنی دابڕاو نییە لە یەکترەمە ئەمە ئەوان ئەیانوێ بە جۆرێک گوێنایکەن لە لای خەڵکا کە ئەم دوو زۆنە جیاوازە و ئەمیان بەویان ئەڵێ ئێمە باشترین و ئەویان بەڵام وەکو ئەڵێ یەک پاکێجەوە هیچی دابڕاو نییە لە یەکتر بەڵێ سپاس بۆ سەریاز سەمین وەک ڕۆژنامە نووز لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بەشدار بوویت سپاس بۆ بەشداریکردنت